ڕەخساندنی هەلی کار بۆ گەنجان لە ڕێگای کەرتی تایبەتەوە دەرگایەکی نوێیە بەڕووی دەرچوان و کارخوازانەوە کراوەتەوە. هاتوون سیڤەکەم تەقدیمەکەم بۆ ئەم شەریکانی کە ئەمڕۆکە هاتوون. بوونی تەکنەلۆژیا و بەکارهێنانی ڕۆبۆت لە ناو کارکە پیشەسازیەکانە مەترسیە بۆ سەر گەنجان. دروستکردنی CV پرۆفیشناڵێکی تایبەتی هەیە جیاوازە لە ڕووی کار و لە ڕووی ئەو پیشانی کە پێشتر ئەنجامی داوە. زۆری خاوەنکارەکان داوای ئەزمون لە ئەو کەسە دەکە کە CV تەقدیم دەکات. بێکاری یەکێکە لە دەردەکوشندەکان لە ناو چینی گەنجاندا. لە سەرانسەری جیهاندا تا دێت ژمارەی بێکاری ڕوو لە زیادبوون دەکات. بە جۆرێک داتا و ئامارەکان پێمانەڵێن لە نێوان ساڵانی 2022-2023 208 ملیۆن گەنج لە سەرانسەری جیهاندا کارەکانی خۆیان لەدەستداوە. ئەمانەش کۆمەڵێ هۆکار هەن لەوانە هەڵگیرسانی جەنگ، قەیرانی ئابووری. تا ئێستاش کاریگەریەکانی کۆڤید-19 بەسەر بێکاریەوە بوونی ماوە. لە کاتێکدا بوونی تەکنەلۆژیا و بەکارهێنانی ڕۆبۆت لە ناو کارکە پیشەسازیەکانە مەترسیە بۆ سەر گەنجان کە بەپێی داتا و ئامارەکان تا ساڵی 2030 90 ملیۆن گەنجی تر بێکار دەبن. بەڵام لەلایەکی ترەوە و دەرفەتێکی زێڕین هەیە، ئەویش لە بواری IT و نیتوۆرکینە کە ئەمەش زۆرترین هەلی کاری تیا هەیە لە سەرانسەری جیهاندا. بە جۆرێک پێشبینی دەکرێت تەنها لە ساڵی 2024دا 94 ملیۆن هەلی کاری پێویست بێت تەنها لەم بوارەدا. تایبەت بە هەرێمی کوردستان و بە دیاریکراویش لە تەمەنی کابینەی نوێندا تاکو ئێستا 300,000 هەلی کار بە شێوازی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ بۆ گەنجانی هەرێمی کوردستان ڕەخسێنراوە. بە جۆرێک هەرێمی کوردستان با کۆمەلگایەکی گەنج هەژمار دەکرێت لە نێوان تەمەنەکانی 15 بۆ 63 ساڵ. تا دێت گەنجانی هەرێمی کوردستان برە و بەتوانەکانی خۆیان دەدەن و حکومەتی هەرێمی کوردستانیش کار ئاسانی بۆ کەرتی تایبەت دەکا لە پێناو ڕەخساندنی هەلی کاردا. مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامەیەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەین. ڕەخساندنی هەلی کار بۆ گەنجان لە ڕێگای کەرتی تایبەتەوە دەرگایەکی نوێیە بەڕووی دەرچوان و کارخوازانەوە کراوەتەوە کە حکومەتی هەرێمی کوردستان ئێستا دەیەوێت وەک تەواوی وڵاتان ئاراستەی بازاڕی کار بگۆڕێت تا زۆرترین گەنج کاریان دەست بکەوێت لە ڕێگای کەرتی تایبەتەوە. گەنجانیش دەبێت زیاتر پەرە بەتوانەکانی خۆیان بدەن تا بە ئاسانی بتوانن خۆیان لە بازاڕی کارە ببیننەوە. لەم بارەوە گەنجان و دەرچوانی زانکۆ و پەیمانگەکان چی دەڵێن؟ هاتوون سیڤەکەم تەقدیمەکەم بۆ ئەم شەریکانی کە ئەمڕۆکە هاتوون بۆ ئەوی بۆ تەدریب سەیفەکە خبرێک باشترمە بۆی دوو ڕۆژیکە ئەگەر تەقدیمم کرد بۆ هەر شەریکاتێک یەکەم شت پرسیارۆت دەکەم چەنە خبرەت هەیە چەنە ئەزمونت هەیە. منش ئەمە خۆم حازرکەم ئەم نوع پێشەنگانە بەڕاستی زۆر باشم هیوادارم زۆر باش بێ، ینی هەلی کار زیاترەکات لە هەلی کارە شخصی باشتر و مناسب و گونجاوتر ئەدۆزێتەوە. طبعا CV وەکو بەڵگەیەکە بەدەست ئەو تەڵەبەی کە خەریجە ئەینێرە بۆ شەریکاتەکان کە ئەزمموی تیا ئەو لەهجەی ینی ئەو چەند زمان نەزانێت چەنە خبرێ هەمووی لە CVەکە داناوە. CV پێشتری طبعا زۆر کلاسیکی بووە، هی ئێستا زۆر مۆدێرنە، زۆر باشترە لە ڕێگەی ئینتەرنێتەوە ئەتوانی بە ئاسانتری شۆ بگەی بە شەریکاتەکان. دروستکردنی CV پێویستی بە پرۆفیشناڵێکی تایبەتی هەیە کە هەر کەسە و جیاوازە لە ڕووی کار و لە ڕووی ئەو پیشانی کە پێشتر ئەنجامی داوە، هەتا چەند توانای هەیە کە ئەو کارە بکاتن. خۆی پێ عادەتەن CV دەبی هەموو چەشم بیتن، نەک پەیوەندی داربیت بە بابەتەکی دیاریکراو، چونکە لە کاتی ئەپلایکردن لۆ هەر سنتەرێک هەر شوێنێک هەر هەلی هەکارێک ئەتو ئەگەر مەسەلەن بۆ نمونە سیڤیەکەت پەیوەست کردبێتن بە بابەتێکی دیاریکراو بۆ نمونە تیچینگ بیتن
ئەوە لەوانەیە ئەو کۆمپانیایان ئەو دامەزراوەیە نەتوانێتن وەرد بگریتن لەبەرەوەی کەوا سیڤەکەت تەرخان کردووە بۆ بابەتێکی دیاریکراوە بۆیە پێویستە بە هەمە جۆری بنووسی سکیڵەکانت چییە حەزت لە کامە سکیڵە چ سکیڵێک لە وجوددا بوونی هەیە بنووسێ خۆی عادەتەن ئێستا لەو سەردەمە پێویستە زمان بزانی ئەگەر زمان نازانی پێویستە خۆت ڕابینی على الأقل يعني بتواني زمانێکی نێودەوڵەتی خۆت فێر بکەی بتوانی تێگەیشتن بۆ زمانە هەبیتن و پۆینتێکی کەش لە هەبوونی CV ئەوەیە کەوە خۆت دەزانی ئەو سەردەمی ئێستا هەمووی بۆتە تەکنەلۆژیا و ئەو بابەتانە هەمووشمان دیڤایسمان لە ماڵەوە هەیە ئێزا چ کۆمپیوتەر بێت چی مۆبایل بێت دەتوانی خۆت کاتە بەتاڵەکانت بەوە پڕکەیەوە کەوا چۆن خۆت شارەزا و لێهاتوو بکەیت لە بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکان و بەتایبەت بەرنامەکانی وورد و ئەکسەل. کەرتی تایبەت پێویستە چەند خاڵێک جێبەجێ بکات مەسەلەن لە داواکردنی کاندیدێک مەسەلەن هەلیکارێک بڵاو دەکاتەوە چەند مەرجێکی زۆر دانێکە لەوانەیە هەندێک جار خودی ئێژارەکەشدا ئەو مەرجانەوێ منە چەند زمانێک بزانێت قەینا مەسەلەن زمانی عەرەبی ئینگلیزی بزانێت بەس نەک ئەو شێوەی کە دەڵێن 100% فولبی هەندێک مەرجی تریشە مەسەلەن 3 ساڵ 4 ساڵ زمانی هەبێ پێویستە یعنی کەرتی تایبەت بوارداتە گەنجە تازە پێگەیشتوەکان کەوانی تازە فرێش گراجویتری کە تازە تەخەڕوجیان کردووە و باریان بداتێک کە لە ناو دنیای کاردا ئەزمون بکەن و زۆر جا هەندێک دەرچی تا زەمان هەیە کە لە هەندێک کادیر هەیە ئەزمونیشان هەیە بەتواناتر و وزەی زیاتری تێدایە کە دەتوانێت وبارە سەرکەوتووتر بی بڕیاری 175 دەستی کاری ناوخۆ ینی هەلی کار لەوە گەنجە ناوخۆی کوردستانەکان ینی ئەوانەی کورد بن ئەوە بڕیارێکی زۆر جوانە بەجددی ئەگەر جێبەجێ بکرێت لە نێوان هەموو کۆمپانیا و شەریکاتێک. مەرجی پێشوەختە ئەزمموی چەند ساڵەی کارکردن کە خاوەنکاران داوا لە کارخوازان دەکەن لەم پێشانگای هەلیکارە کە لە هەولێری پایتەخت کراوەتەوە ئەم پرسیارە ئاراستەی خاوەنکاران دەکەم کە ئەوان چ مەرجێکی سەرەکیان هەیە بۆ وەرگرتنی قوتابیان یانیش دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان. لە پێشانگایەکی هەلیکارین تایبەت بە گەنجان دەبینین کەرتی تایبەت هاتووە پێویستیان بە گەنجانە لە بوارە جیاوازەکاندا دەمێت لەوە دەست پێ بکەم لە ماوەی چەند کاتژمێرە چەند سیڤیت بۆ هاتووە ئەمڕۆ ئێوە پێویستان بە چ پسپۆڕیەکە؟ وڵا ڕاستی لە 2 سەعات تقریبا نزیکی 40 بۆ 50 سیڤی هاتووە. ئێمە وەکو ئەو کۆمەڵگایەکە هەمانە لە کەرتێکی ئەهلینە تایبەتین با بڵێن تقریبا 5 هەلیکارمان ڕاگەیاندێ لە بۆ ئەو گەنجە بەڕێزانەی ئیدی لە جامیعەکەنە یاخود لە دەرەوە کە سەردانی پێشانگایەکە دەکەن. ڕاستی دەوێت زیاتر ئێمە زۆر تەرکیز ناکەینە سەر ئەزمون لەو کەسانەی کە پێشتر هەیە بۆ لە خیبرا لە بابەتێک لەوانە زیاتر تەرکیز دەکەینە سەرەوەی چەند حەزی لە بابەتەکەیە حەزی فێربوونی هەیە خۆشمان هەوڵی لەگەر دەکەین زیاتر وا بکەین ئەزمونێکی باشتر فێر بێ بۆ داهاتوو بتوانێتن لە کەرتی ئەهلی خۆی یاخود فکر بکاتەوە هەلێکی تایبەت بەخۆی ئیشێکی تایبەت بەخۆی هەبێتن ئەوە زۆر باشە ینی کۆمەڵگایەکەی ئێمە زیاتر چاومان لەوێ برەو بە ئەزمونەکەی خۆی بداتن بتوانێتن ئیشێکی پرایڤەتی هەبێتن ئەوە زۆر بۆ ئێمە مهمە. تۆڵی ئێمە لە کۆمەڵگایەکی تەندروستیە کاری ئەوە دەکەین ستافەکانتان هەمووی ناوخۆی یا لە بیانیشتان هەیە یا پشت بە توانای ناوخۆیە بەستن؟ ئێمە وەکو کۆمەڵگا هەم ستافەکانمان هەم دکتۆرەکانمان هەمووی ناوەخۆینە هیچ با بڵێن کارمەندێکمان لە ناو کۆمەڵگایەکەمان با بڵێن چی پێ دەڵێن خارجی عێراق یان خارجی کوردستان نییە حەزمان کردووە هەلی کارەکە بۆ ناوەخۆ بێتن و ئەو داهاتەش کە لەلای ئێمەوە دەردەچێ هەر حەزمان کردووە گەنجەکانی خۆمان سوود بەخش بن. تۆ کەرتی تایبەتی دەبینیت لەم 2-3 ساڵەیە بە شێوەیەکی بەردەوام ئەم پێشانگایانە دەکەیتەوە ئەم پێشانگایانە بۆ چ لایەنێک سوودی هەیە دوو لایەنەیە یا بەس بۆ کەرتی تایبەت سوودی هەیە؟ ڕاستی دەوێت بۆ هەردوو لایەنە سوودی هەیە هەم بۆ کەرتی تایبەت هەم بۆ کەرتی با بڵێن حکومی بە ئەوها باسی بکەین لەبەرەوەی ئەو برەودانە هەندێک لەو گەنجانەی کە ئێستا کە سیڤەکانم بە بەردەستکەوتون یعنی هەست بەوە دەکەی زۆرێک لە زیرەکی و لە خوی نیهێنی لە ناو ئەو گەنجانەدایە لە مێشکی ئەو گەنجانەدایە لەوانەیە ئەگەر تۆ وەکو کەرتێکی ئەهلی بتوانی برەو بەو ئەزمونەی بدەی برەو بەو زیرەکی ئەو گەنجە بدەی قەنەعات وا دەکەم یعنی
بۆ داهاتوی ئەو کوردستانە بۆ داهاتوی ئەو حکوومەتە یعنی هەلی کار زۆر باش دروست دەبێتن و ئەو گەنجە دەتوانی برەو بە ئیش و کاری خۆی بدا داهات زیاد بکاتن بۆ ناوە ئەم سیڤیانەی بەدەستی تۆیە دەیخەنە ناو ڕەفەکانەوە یا جوان هەمووی دەخوێنەوە لە ماوەیەکی کەمە وەڵامیان دەنەوە ئەو سیڤیانە لە مودەی 7 ڕۆژ بۆ 6 ڕۆژێک کەمتر دەتوانم هەمیان جواب بدەینەوە و ئیمێل و نامەیان بۆ بکەینەوە داوای ئینتەرویو و چاوپێکەوتنیان لێ بکەین ئینشاڵڵا لە مودەیەکی زۆر کەم ئێمە وەکو کۆمەلگا پێویستمان بە 5 کارمەندە لە ئێستادا بەس دەتوانم لەو 20 بۆ 40 سیڤی کە لە بەردەستمانە هەڵیان بژێرین و 5 کارمەندەکە لێرانە هەلیکاریان بەدەستکەوێت. هەلیکار ئامڕازی دارایی بۆ گەنجان دابین دەکات بۆ ئەوی بتوانن بژێوی خۆیان سربەخۆ بن ئەمەش بەشدارە لە هەستکردن بە ئامانج و دەستکەوت بە تایبەتی بۆ چینی گەنجان بەڵام دەبێت گەنجانیش پێشتر خۆیان ماندوو بکەن چونکە دەرفەتی کارکردن لە تەواوی جیهاندا کەم بۆتەوە بەڵام سەرڕای هەموو قەیرانەکان کابینەی نۆیەم توانیوێتی زۆرترین هەلیکار بۆ گەنجان بدۆزێتەوە لە ڕێگای کەرتی تایبەتەوە. دوای بڕیارەکەی جەنابی سەرۆکی حکوومەت کە فەرمووی 175 دەستی کار لەناو خۆدا پێویستە هاوڵاتی خۆمان بە تایبەت دەرچوانی زانکۆ پەیمانگاکە بێت بەدەڵیان بەدەم ئەو داواکاریە هاتوونی و لە ئێستادا ئێمە زیاتر لە 195مان تەنها دیڤلۆپەرە زۆر بەخۆتەکانمان ئەوان دەستی بیانین ما باقی هەموو ئەوکانتر ناوخۆن و لە زانکۆکانی کوردستان کارمەندمان وەرگرتووە ئێستا لە ئێمە کار دەکەنەوە ئەپەکە تەواوی ئەپەکە دەستی ناوخۆی دروستی کردەوە. زانکۆکانی کوردستان پێویستە بەشەکانیان لەگەڵ بازاری کار ڕێک بخەنەوە و بە هەماهەنگی لەگەڵ کەرتی تایبەت و حکوومەت دەتوانین تەواوی دەرچوانی زانکۆ پەیمانگادا مەزرێن لای خۆمان بەپێی ئەوە دەرفەتی کارمان زۆرە لە کوردستان کۆمپانیای زۆرمان هەیە کۆمپانیای بیانی زۆرمان هەیە دەتوانین زۆرترین دەرفەتی کار بڕەخسێنین و لێ مانگێک تەنها 1,000 کافیە لە بۆی کە بتوانین تەواوی هەلیکار بڕەخسێنین. گەورەترین کێشەی کارمەندەکانی ئێستا ناردنی سیڤە لەوەی کە ئیمێڵیان نییە یاخود ئیمێڵەکە بە ناوی خۆیان نییە و تۆزێک شت دەنووسن کە لە توانای خۆیاندان تەنها بۆی وەری بگرن پێویستە بە ڕاستگۆیانە ئەو سکرسانەکە حەز دەکات ئەو سکرسانکە تێیدا مەوجود بە ئەوانە بنێرن خۆیم پێویستم بۆ شتێک ئیمێڵە زۆر گرنگە و بە تایبەت وێنە زۆر کێشەمە لەگەڵ وێنەدا هەیە تەمەنی خۆی دەگۆڕی ئەو چەند شتە گچکانەمان هەیە ئینشاڵڵا حەل دەبێت. وەک هەڵیکار هەر ئەوڕۆ تقریبا هەتا 15 هەلیکارمان کردێت ممکنە زیاتریش ئەوانەی کە سیڤیان پێ بووە شتێکە و ئەوانەی کە ژمارەیان بەجێهێشت ناو ژمارەیان بەجێژوە شتێکی دیکەیە ئێمە ساڵانە تقریبا هەتا 20 هەلیکار ساڵانە هەمە ئەمە قوتابخانەیەکین ساڵە 1 پۆل زیاد دەکەین ئێدی هەر جارێ هەر پۆلێک زیاد بوو حتمەن پێویستمان بە ستافی زیاتر دەبیتن ئەو پێشانگایە بە منزور بۆ من ممکنە یەکەم جاربی لە پێشنگایەکی ئەوها بەشدار بم ئیشێکی زۆر باش بوو لە هەموو ڕوویەکەوە بۆ نمونە بۆ ئەو گەنجانێک کە داوای هەڵی کار دەکەن ممکنە زۆر لەو گەنجانە بەخۆیان نەیان دەزانێت چۆن داوای چۆن سیڤیەکانیان تەقدیم بکەن چ ڕێگایەک لێرانە توانیان بۆ نمونە لە نزیکەوە خاوەنکارەکان ببینن یان ستافی ئەو شوێنانە ببینن و لە نزیکەوە پرسیار و ئەوەی خۆیان نازم هەستێکی خۆش بوو بۆ من ئەوانەی کە هاتن داوای سیڤیان یان سیڤیان بەجێهێش دڵخۆش بوون نازم هەستێکی خۆشیان هەبوو کە لە نزیکەوە یعنی شتێکی ڕسمی نەبوو شتێکی کراوە بوو. بۆ گەنجانێک کە بە دوای هەلی کارا دەگەڕێن و زۆر جار هەیە ینی دەرفەتیان بۆ نەڕەخساوە بەس ئێستا کە دەتوانن بەهۆی ئەو پێشانگایەوە دەرفەتەکان زیاتر بڕەخسێنن ئەو خیبرە و ئەو کارانەی کە پێشتر کردیتی لە جێیکە پێویستە تێیدا بێتن و ماوەی مانەوەی لەو کارەی تێدا بێتن و دڵسۆزی و ئەوەشی لەبەر چاوبی کات و ئیشەکەی خۆی کە چەندە گرنگترین شت پابندبی بە کاتەکەی و دەوامکردنەکەی و ئەو کارکردن و زەحمەتی کە لە کاتی ئیشکردنەکەی پێویستە لەبەر چاو بێتن. کەرتی تایبەت دەرفەتی فێربوون و پەرەپێدانی کارامەیی پەیوەست
بە پیشەسازی و پیشە تایبەتەکان دەرەخسێنێت. ئەمەش گەنجان بۆ پێشکەوتنی پیشەی داهاتوو ئامادە دەکات و توانای دامەزراندنیشیان زیاد دەکات. ئێستا گەنجان بە شێوازێکی نوێ خۆیان ئامادە دەکەن و سیڤیەکانیان پێشکاش بە کۆمپانیا و دامەزراوەکان دەکەن بۆ ئەوەی بتوانن کاریان دەست بکەوێت. کەرتی تایبەتن لە پێشانگایەکی هەلیکارە بەشداریتان کردووە؟ چ جیاوازیەکەی لە ساڵانی ڕابردووە بە چ شێوازێک CV لە گەنجان وەرەگرن یاخود ئەوانەشی کە پێویستیان بە هەلیکارە؟ بە دوو شێواز ئێمە CV وەردەگریت، شێوازی هارد کۆپی و سۆفت کۆپی. ئێستاما لە ڕێگای فۆرمەکی دیجیتاڵیەوە دەتوانین لەو شێوازە مەسەرەن QR-ێکمان دروست کردووە بەشدار بۆکیان گەنجە کە دەیەوێت لە یەک لە فێڵدەکان لایمە کار بکاتن وامان لێ کردووە کە ئەو لینکە سکان دەکە ئۆتۆماتچەند بوارمان ڕۆی ڕەخسان دە سیڤیش دروست بکات. ئەنی هەلە جێگای خۆی CV دروست دەکات پاشان سیڤەکەش لەوەمە کۆنفێرم دەکات. ئەوە ڕێگایەکی تریشە تەقلیدیە بە هارد کۆپی وەردەگرێت و لەگەڵ ئەمە لێرە شتێکی تریشمان کردیە کە تەسەوەڕ دەکەم جیاواز لەو بەشداربوانەی کۆمپانیا لێرەمە دیسان هەل لە ڕێگای QR-ەوە بە دیجیتاڵی هەموو ئەو کتێبانەمان کۆ کردیتەوە کە بازاری کار ئێستا لۆی گەنجێک لە سەرەتای خوێندنی خۆی ئامادە بکە وردە بێتە ناو بازاریکە 170 کتێبم بە زمانی کوردی کۆ کردیتەوە هەرموو کتەیەک لینچی کتێبخانە ئەوانەشان هەر بە دیاری پێشکەش دەکەیت. پێشانگای لەم شێوەیە گەنجان بازاری کار کەرتی تایبەت هەمووی دەگەیەنێ بەیەک یعنی ئەمە کۆکەرەوەیە لە باتیەوەی کە قوتابیەک دەرچوویەک سیڤەکەی بە ئیمێڵا بنێرە لێرەیەت لە نزیکەوە فەیس تو فەیس ئەتان بینێ گفتوگۆەکان دەوری خۆی هەیە ئەمەش بێگومان زۆر کاریگەری هەیە بەڵام دەبواە بە شێوازەکی تر بە من پێم وایە ئەوەی کە دوو ڕۆژە ئامادەکاری دەکرێت و لێرە کۆمەڵە کۆمپانیا بەشداریان کردە پێم وایە دەبا پرۆسەکە پێچەوانە بە زانکۆ ڕۆڵی ئەوەی دیت بە تاکو و کارکتەری ئەوەندە بە ئەزمموی خزبانە و بازار لینکی کردبا لەگەر بازار کۆمپانیاکان لە ڕێگای ژووری بازرگانیەوە داوایان لە زانکۆکان کردبات تکاتان لێ دەکەین بوارمان بدەن بین لە ناو زانکۆکاکەتان کۆمەڵک CV هەڵبژێری نەک ئێستا زانکۆ بێ ینی تۆزە پرۆسەکە لاوازە بەڕاستی ینی کۆمپانیاکان لێرە بە پلەیەک دادەندێ ئەوانەی کە بە دوای کاردا دەگەڕێن پلە دوونە وەگەر پلە سێ بن ئێوە کەرتی تایبەتن هەندێک جار ینی ئەمە گلەی گەنجانە لە ئێوە دەکرێت بیان و زۆر دەگرن ینی یەکێک لە مەرجەکان داوای زۆر ئەزممویان لێ ئەەکەن داوای پرۆسەکەیان لێ قورسەکەن بۆ ڕێگاکەیان نیشان نادەن بۆ کار ئاسانیان بۆ ناکەن سەگەت زۆر تەواوە زۆرینەی زۆری خاوەنکارەکان داوای ئەزممون لە ئەو کەسە دەکە کە CV تەقدیم دەکەن بەڵام لێرەم نیش ینی با گلەیەکە وەکو خۆی دروست بمتەوە بە گەنجێک دەڵێم ئەگەرە تو ئێستا قوتابی زانکۆی باشە ینی پێویست ناکە خۆت هەڵبگری لۆی دوای زانکۆ دەست بەکاردی با بەلایەنێکم لە هاوینان بەخۆ بەخش کار بکە ئەگەر نا دەتوانی لە هاوینان مەسەرەن خولەک وەرگری دەتوانی لە یوتیوب سەرچاوەک ئەوە دەبتە ئەزممون چییە ئەزممون کاتێک من دەڕۆمە سەر کارێک کاتێک من دەمەوێت لە یەکێک لە فێڵدەکان کار بکەم ئەو ئەزممونەی کە لە هاوین کۆم کردیتەوە ئەوە پێی دەڵێن ئەزممون خۆی نابی لە ئەمن لە کۆمپانیاک ئیشم کردبی چەند ساڵێک ڕاتبم وەرگربیتن زۆر گەنجان وا دەزانن ئەوە ئەزممونە نەخێر ئەزممون ئەوەیە کە من بتوانم ئەو گاپەی ئەو کۆمپانیا هەیتی وەکو خۆی پڕیکەمەوە ئەزممون ئەو ئەزممونەش لە چەند سەر چاوەکەوە جێی دەبتەوە وەکو گوتم ئاماژەم پێدا ینی ئەوانە دەبتە سەبەبی ئەوەی کە گەنجێک چیتر گلەیەوە نەکە بڵێ من فرێشم باشە لە ڕوانگەی خۆتەوە بۆ کەرتی تایبەت هەستەکە ئێستا حکومەت دەیەوێت زیاتر سەپۆرتی کەرتی تایبەت کە بۆی زۆرترین هەلی کار لەلایەن کەرتی تایبەتەوە بڕەخسێ بێگومان من بەیانی لێرە پارێزگاری هەولێر داوای لێکردم کە ئەو پرۆپۆزەڵی هەمە لە بۆ ژمارەی شخصی خۆی بنێرم کەواتە دەست پێش خەرە لۆی بتانی ئەو بیرۆکەی کە من هەمە بتوانم گەنجان بەشداری پێ بکەم لە پێشانگایە چیوە حکومەت دەست پێش خەرە چەند هەلی کارە ڕەخسێنە نەمڕۆیەوە لێرە ئێمە ئەوڕۆ 20 هەلی کارمان هەیە بە فعلی ینی کە CV وەردەگرین توانامان هەیە زۆرترین CV وەرگرین هەم لە ڕێگای دیجیتاڵی هەم لە ڕێگای دەستا و دەست بەڵام 20 هەلی کارمان دەوێت هەلی کارەکانیشمان لە بواری دیجیتاڵی نەهمیان لە بواری تەکنەلۆجیە و خصوصەن ئەم لێرە داوا لە گەنجان دەکەم بەڕاستی من هەموو هەفتەیەک کۆمپانیەکان داوام لێ دەکەن چکە خۆمان لەو بوارە کار دەکەین ترێنینگمان هەیە لە بواری دیزاینەوەانە داوامان لێ دەکەن گەنجیان لە بۆ بنێرین وەکو دیزاینەر وەکو سۆشیال میدیا مەنێجمنت نیتمان بەڕاستی 160 هەلی کار ئێستا
لە مەجای دیزاینە پاشان فێڵەکانی دی دیجیتاڵی و تەکنەلۆجی. ئەوەی تایبەت بە هەرێمی کوردستانە و بە دیاریکراویش لە تەمەنی کابینەی نوێمدا زۆرترین هەلی کار بۆ گەنجان ڕەخسێنراوە بە تایبەتی لە تەواوی پرۆژە پیشەسازیەکان و کەرتی گەشت و گوزار و دەستەی پاراستن و چاکردنی ژینگە کە بۆ یەکەمین جار بووە لە تەمەنی ئەم کابینێدا توانراوە هەلی کاریان بۆ بدۆزرێتەوە بەڵام بە قسەی شارەزایان بێ دەبێت گەنجانیش بتوانن خۆیان لەگەڵ ئەو گۆڕانکاریانەی ئێستا و پێشکەوتنی سەردەم بە تایبەتی لایەنی تەکنەلۆجیا بگونجێنن بۆ ئەوەی خۆیان ببینەوە لە بازاڕی کاردا و کەرتی تایبەتیش دەبێت ئاسانکاری بۆ گەنجانی ناوخۆ بکە و پەرا بە توانەکانیان بدات بۆ ئەوەی ڕێگری لە چوونە دەرەوەی پارەی قورس بکرێ بە تایبەتی ئەو کەسە بیانیانەی کە لە ساڵانی ڕابردوو دەهێنران بە ناوی کەسانی شارەزا و پسپۆرەوە چونکە ئێستا هەمان پسپۆریەت لە ناوخۆدا بوونی هێو دەتوانرێت هەلی کاری زیاتر بۆ گەنجانی ناوخۆ دەستەبەر بکرێت.